بەڵێ زۆر چاکە گەیشت داتان بەزان دە باشە دەستەکانتان خۆش بی باش ئەگەر دەکری هەندێکی سەرەکەی بەرزکەنەوە بەرز نا بابە نا دەکڕن کاچی من دەکڕنەوە خەڵکە حسابی جۆرەکەی ناکاتن دە باشە قوربانتان دەبم دەی باش دەستان خۆش بی دەی خدا حافیز باشە پێم بڵێ تۆ کەی وادە شتانە دەینی عیب من چییە؟ چم کردیە ماڵی خۆمە دەی فرۆشم بە هەرزابی یا بە گرانبیتن ئەوە بازاڕێکی گەورە و گرانە تۆ بزیم لە کەس نەکردیە ئەوەی دەکری با بکڕی ئەوەی نەیکڕی باچی لە خۆی لە چێ دەرێ پێی باشە باچی لەوێ بکڕی کاکە زەریجان تۆ دەزەمێنیت بێزەمێت تۆ دەبیر بکەرەوە کاکە جەلیل بۆ من نادەم تۆ ئەو ماڵ مولکە لەگوێ پەیدا کردووە بۆ نازانم بەڵام ئەم خەڵکە فەقیرە کاکە جەلیجان بی خاتری خوا وەرەوە جەلیلەکەی جاران ئەم خەڵکە هەژارە ئەم خەڵکە لێ قەوماوە ئێمە ئەم خەڵکە بێ هاوکاریەت بیا بلیا بشکێنین ئەبێ وەرە تۆ ناوەچێتەوە تۆ دەبیر بکەرەوە و وجدانت هەبێ و زەمینت هەبێ بەرای شیرینم باشە ئێستا پێم بڵێ ئەتوو لە بۆی هاتی معاسەبەی من بکەی یان هاتی سەردانی من بکەی ئەگەر ئیشەکەت هەیە پێم بڵێ ئەگەر ئیشت نییە ئەمن دەڕۆم و خوا حافیز جەلیل من نهاتوو بێرە معاسەبەت بکەم و هیچ ئیشم پێت نییە نا وا دیارە من بەقەڵات هاتوو بۆ ئێرە بەڵام ئەوەت پیاڵن وا من ئەوڕۆم بەڵام ئەگەر خاوەن ئەم عەقڵەبی هەر لەسەر عەقڵە بمێنی دوارەژی تۆ باش نابێ جەلیل ئەرێ وەڵڵا خوشکم لە دەستی ئەو پیرە مێردا ئەو پیرە گورگا یعنی ئەو ماڵە نیە هەر لە پێش چاوم کەتیە بوویتە جەهەنەم نە خواردن و خواردنە نە نووسنە چ بکەم ئەی هاوار وایە زانین چ خوشکم یعنی عالم وا دایک و باوکو خۆی بەخێوە ناکە ئەوجا نۆبەتی خەزوورمە ئەی وەڵڵا زەرجی کونکم کردیە یاخوا یا ڕەبی زەرجی کونکم بکاتن السلام عليكم ورحمة الله وبركاته السلام عليكم ورحمة الله وبركاته قالوا قوري خود له درد بغاية الدنيا ما فارزي قالوا خاطر قوري خود زليلي كرم له درد بغاية شيء فارزي لي زيادة كسيدي من يا أخويا هاوارة أخويا وا دەکەم خوشکم با جەلیل بێتەوە بەخوای نیوەی شەوێژ بیتن نایەڵم ئەو پیرە مێردە لە ماڵی بیتن تو چ دەکەی لێرە ها؟ چ دەکەی لێرە؟ چەند جارە پێم گوتی دەست لە سەلاجەمەدا هەموو خانی بووی پیس و بۆگەنت کردیە چ بکەم والله ئەشهدەم بیلله خەتای تو نییە چ بکەم ئاخر کوڕەکەی من پیاو نییە جەلیل پیاو نییە جەلیل یا ڕەبی کچم خوا ڕوود ڕەشکا لە دنیا و لە قیامەتێ لۆ خاتری چار پێغەمبەرە بەخێرات یاخوا یاخوا سەلامەت بی هەناسەکەم چۆنی باشی حیاتم چیە و هەڵماند و دیاری ئێ وەڵا چ بکەم زادە ئیزدیحام بوو ئەو هەزادە یەک کولی چەند کردیە بەدەستی خۆم دروستم کردیە حەفتامی دەدا هیچیان هەندێک ئەوەندەم نەبوو تودا نایە وەختی دەڕۆی لەگەر خۆت کچێ والله ژەهری ماریش بی بەدەستی تو دەخۆم حی وەڵام ناداتەوە ئەو ژنەی من یان لە دەرەوەی بازنەیە یان مەشغولە ئەو ماوەی ئاگام لێ دەبی ئیلا شتەکە بیتن باشە وەڵام مەدەوە هەی دڵەکەی جەلیلی بەخوای تو ڕەبوون لە تو نایە
پێم برێ بزانم چ ڕوویدایە هەتا لۆ جێبەجێ بکەم دەی دڵەکەم. ئەگەرم دڵی تو بام ئەوها بەسەرم نەدەهات. هەی گیانەکەم داهاتوو بەس قسان بکە بزانم مشکلێت چیە هەتا ئێستا لۆ جێبەجێ بکەم. لەوە زیاتر چ ڕووی بدە ها؟ ئەو پیرە گورگەی بابت لۆ ژنەکە بابم چیتی؟ ئەگەر بابت لەو ماڵە بمینێتن یان خۆم دەکوژم یان ئەو ماڵە دەسووتێنم. هێواش بە ژنەکە لەسەرە خۆ پیرە مێردێکی بەستە زمان لەو دیوی کەتیە پێیەکی لە دنیاە و پێیەکی لە سەخەبرێ یعنی تاوانی چیە وەختیارە؟ تاوانی هەبی و نەبی دەبی لەو ماڵە نەمینێتن. هەی نابابە ناژنەکە کو دەبێ من بابم دەربکەمە دەرێ دوایە عالم چم پێ دەرێ ئەمن جەلیلم جەلیل هەموو خەڵک دەمناسی کو دەبی بابم فرێدەمە سەجادە و ناو کۆڵانان دوایە خەڵک باسم دەکا هەی کو دەبیشتیوە کەیفی خۆتە ئەو بابی تۆ نەک بابی من ئەگەر ئەوەندە خۆشت دەوێ بڕۆ بەخێویکە. ژنەکە بەخۆم بەخێوی دەکەم کەسەکی لە بۆی دەگرم کە خزمەتی بکاتن خۆ بەوەی ڕازی هەی لۆ خوشک و برایەکان بەخێوی ناکەن لۆ هەر بابی تووە بەس ئەوەندە درێژەی مەدێ مادام وای لێ هاتجەی لە فەندی ئەوە من دەڕۆم مارەکەش بەجێ دێرم بە خۆت دەزانی مار و میراتی هەموو بەناوی منە بە خۆت دەزانی ئەم چ دەکەم دوایی. هەی ژنەکە مەیگەینە مریشکە ڕەشەی هەرچی برێ لە بۆ جێبەجێ دەکەم ئەو ئیشانە هەموو لە بۆ من لێگەڕێ هەر هەمووی بە خۆم دەکەم حیاتەکەم گیانەکەم وەڵڵا من بەبێت و ئەخە ناژیم ئەتوو بڕۆیەخە من ماریم لێ چۆل دەبی گیانەکەم بەزمە ڕۆ خوارجان لێ دەکەم. باشەوە لێگەڕام دەبی ئەو پیرە مێردە لە ماڵێ نەمینێتن بزان چ دەکەی. دارزایە دانیشە بابا ئەلێ دانیشە ئەی بابا کوڕم ئێرە هەوە ئەتوو دانیشە من ئێستا پێ دەرێ یادی دکتۆریە ئەیادێ دانیشە بابە دانیشە ئێ یا الله یا الله دێ بابا تو ئەلێ لەدا دەنیشی ئێ ئەمن دەڕۆم ئێستا دکتۆرەکە لۆ بانگ دەکەم و دەگەڕێمەوە. دە باشە دێ باشە بابا خوا خێر دەباش. یا ڕەبی ئای بابا ئای خوای گیان ئای چم بەسەر هات یا ڕەبی. سلام علیکم. سلام سەد ساوان بەخێر بێ فەرموو کاکە داکە لێرە یان بابت وەڵڵاهی برام نەداکم لێرەیە و نەبابیشم لێرەیە. ئێ باشە داکە لێرە نییە باب لێرە ئەدی چ دەکە لێرە چ دەوێ وەڵڵاهی کاکە دەمێ مدیری ببینم. ورە کاکە مدیری چێ ئەو ڕۆ جمعەیە مدیر لێرە نییە سبێنێ مدیر دێ ئەمنیش لێمە ئەمنیش خزمەتەکی باشت دەکەم. ئەه قوربانی ئەو کراوەقیتت بم باشە دیەمە چ لەو پیرە مێردەی بکەم. پیرە مێردێکی قوڕ بەسەر تازە ئەلێکوانە لەسەر زادەی فڕێیاندا بوو. ئەمنیش لە ڕاهی ئەو خودایە گەورەی ئەو پیرە مێردەم هەرگرتەوە لە ناو سیارەکەی خۆمدانایە و هینام لە بۆ کنەنگو ئەبە بخوا خێر نووسی لەگەرە توش. ئەوزە دەتەوێ بینە کنەمە ورە چاوەکەم نانەنانە کاکەوە ئیشم من نییە دوایە سبێنە پیرە مێرد بمری بەمەلە مندادێ قڕم بەسەر دەی بدەی بچمە سزنخانەی چاوەکەم بڕۆ خوا ئافزبی تێگەیشت ئەوەستەکەی ها دەبگرێ دەی ئەوەستەکەوە ئەو پارەم دەدەی بەرتی لێم دەدێ هەگەرگرە هەگرە هەگرە بڕە تەمەشا ئەتوو نازانیەوە چییە؟ دەزانم خۆ کۆرەیمەوە پارەیە پارەیە پارە دەبڕۆ تەمەشا ئای چم بەسەر هات یا ڕەبی ئای بابا ئای خوای جان ئای قەلبم چەندێشی چادەبی شاڵە چادەبی شاڵە ماما گەرەمە تو لێرە دانیشتی وەڵا کوڕمەوە ئینتیزاری دکتۆری دەکەم دکتۆر دکتۆر دکتۆری چێ بەدی ئەوە چووە دکتۆرم لۆ بینی دکتۆر دکتۆری چ حاری چ ماما هەست هەستا هەستە بڕۆ بچنەکەنم دانیش هەستا ناوەڵا کوڕم لێرە ئینتیزار دەکەم هەتا دکتۆرم لۆ دەینن هەزار ڕەحمەت لە داک و بابت هەزار ڕەحمەت لە گۆڕیان ئەوان چوونە جێ حەق کوڕی خۆم سەد خۆزگە دەمردم لە کۆڵ ئەو ژیانە چەرمەسەریەی دەبوومەوە ئەخرەوە ئەوە حاڵ نییە من تێدامە بەخوای ڕۆژێ 100 جار دەمرم 100 جار دەمرم و دەژیمەوە ئەی هاوار خوایە
ڕزگارمت کرد بە خوا ڕزگارمت کرد بە ئای بابا فرە باپیرە شکری خوای بکات چانە وزاخ کۆری نا کوڕی خۆم ئۆجاق کۆر نیمە پێنج ئەولادم هەیە 3 کچ و 2 کوڕ ئەوە جەلیلی سووە هەدی جەلیلیش چووە دکتۆرم لێ بینی دکتۆر هەدی ناوەڵە خوا لە ناو دەوی بداتن دەزانێت تۆ هێناتە چێندەر بریە بەیات و وزاخ خۆر بای ئەوە کەژی ئەولادە ها ئەتوان هێنایەتە پێش دەرکەی خانەی بە ساڵە سوان تخواوە ئەولادە ئەمری ئەولادیەوەها نەمینێ پف لە ئەولادیوە چی نوێ هەیە؟ هیچ ئەخبارە چی نوێ هەموو دووبارە و سێبارە و چاربارەیە هیچ نییە لە گۆڕێ ئەمن خەبەرێکی زۆر ناخۆشم پێیە خێرە ئینشاڵڵا چییە؟ 3 ڕۆژەوە پێشچوومە بازاڕی لەکەم مزگەوت شێخ سۆلی لافتێکی ڕەشەر واسرا بوو بابی جەلیلی برادرمان عمری خوای کردیە جەلیلی برادرمان بەڕاستە تو والله هێدە باشە مادەمەوەی تەلەفۆنە شوێ بکەی اعتزارکە بڵێ عەفومان کە نەمانزانی پێ نەتاسێ ئەوها ئەدی نەمانزانیە باش تەلەفۆن کۆ پێش بێ ئێوارێ داوەتی منن زۆر باش داوەتی منە شەرمەزار بووین ئەمە جەلیل ئەلو برا ماندی نەبی باشی برا کاکە بەو خوای ئەمن و ڕەسوول زۆر خۆمان بە شەرمەسار دادنین بە چاوی چوو نەمانزانیە کورە داوای اعتزارێکی گەلە گەورە دەکەین خدا عافوی کایا خوابرام ئەو ڕێ لە پێش هەمومانە کاکەوە کاکە ڕەسوول سرا و ڕێزی هەیە دەرێ ئێوارێ لە ماری من داوەتن پێت ناکرێ واللهی دەنا عاجز دەبی بەخوای ڕەسوول لێە بەخوای دەرێ عاجز دەبم ئێستا زەلیل ئەولای مەکە بەخوای دەبی ئێوارێ بێ ئێدە باش دەباشە کاک دەی سەرچاوی من کاکە دەرێ دێم تەواو داوەتی منن خواردنەی خۆشتانە بۆ دەکەم ڕاستە بەدیک خۆگەمەی ناکەمە من یاخۆ بە خێبێ کاک زەری وێ لێ هات ئەمە 2 ساعت لێ پارێمەوە لە بۆ یەک داوەتی سوپاست دەکەم کاک ڕەسوول بەڵام ئەتوو ئاگا لە حاڵی من نییە دەزانیە من پاژۆی بابم مرچم بەسەر هات بڕوا تەویز ئاگام لەو دنیای نمایە کورە کاک زەری چاوەکەم ئەو کابرا ئەو هەموو مەسرەپەی کردی و داوەتی کردی پیسێک لە کێشە و لە خەمەکانت کەم ببتەوە ڕەحمە لە بابە دەرێ وەڵا هەمومان دەمری کورە بە قوربان دەم ڕەسوول واللهی مردم لە برسان هەناومان سیغەی دێتن هەوسە ماخە بە سەڵاتەکەمایە سەبر تەبی کۆ سەڵاتە چاوەکەمی دەبڕۆ پێیان بێ با تێکەن بە قوربانت بن بابا بیشم گاز کەم چ بابت کوڕ چەند سارە بابت مردیە یان دەتەوێت پێمان ڕابێری کاک ڕەسوول هەستە بڕۆ نانەکەی تەکە هەستە ئێستا بە چاوی خۆتا دەبینی بابم دەینم یاننا لەو دیارە بابت لەگە ناخواردنێ دێ دەبینی يا الله فەرمونون ئەوە داوەتەکە و ئەوەش بابم بابە داوای لێبوردن لێ دەکەم بڕوان پێ بکە بابە لەو ڕۆژێک کە ئەتوو لە من بزر بووی نان و ئاوم نمایە نازانم زۆر لە دوات گەڕام بابە داوای لێبوردنی لێ دەکەم دەستەکانت ماز دەکەم بابە بەو خودایە بابە زۆر لە دوات گەڕام بەڵام نەمدیتیەوە ئەوە بابتە ئەوەی لافتە چڕەشت لە پێش شێخ سۆلیدا بوو تازێ لە بۆ دانا بوو بە زندیدی کوشتن توخوا عیب نییە بابە من خەڵەت بووم بابە بەخوای نەمزانی ئەو کارە خراپەم لە بەرامبەرە تو کرد بابە داوای لێبوردنی لێ دەکەم بابە من شێد بوومە و کارم کرد بابە داوای لێبوردنی لێ دەکەم بابە بڕۆ کوڕم بڕۆ ئەمن بابی تو نیمە ئەتوش کوڕی منی بەس حواڵەی ئەو خوایەت دەکەم چ بکەم زەرگمی دریشم نایە دوعات لێ بکەم بزانە ئەوە کوڕی منە ئەوە